گرتین ویدیو تقینا لکارگاهان و آواهین پیشسازی باجار ماریوپول اوکراینای نشان دادن. پنتاگون دەڵێت رووسیا لە شەڕی ئوکرانیا ئامانجەکانی بەدەست نەهێناوە. خەڵکی کورد لە سەرانسەری جیهانێ بە چالاکیên جیاواز جەژنە نەورۆزê پیرۆز کرد. جه برنامه کرد کنکشن دنگ امریکا ل واشنگتن پایتخت سلاوورز من صالح دمیجر و بینرن هجا لای مریشوا جان دیلان ایدمتان خوش. ڤیدیۆی فڕۆکەی بیفڕۆکاوانەکان کە ئەمڕۆ بڵاوبوونەتەوە پێشانی تەخینەوە دەدات لە کارگە و ساختمانە پێشەسازیەکانی شاری ماریپۆل بە تایلۆنی ئازۆفی گاردی نیشتمانی ئوکرانیا کە ڤیدیۆکەی بڵاو کردوێتەوە دەڵێت ڕووسەکان بە شێوەیەکی شەڵەژانە تەقەی دوژمنانە دەکەن فڕۆکەکانی دوشمن بۆمبەکان دەهاوێژنە سەر ژێرخانی ماریپۆل ئەو کارگە و کۆمپانیا پێشەسازیانەی کە کار دابین دەکەن و ڕێگایان پێداون بازرگانی لەسەر ئاسیکی جیهانیدا بکەن لە ناو دەبریان. ئۆکرانیا بەردەوامە لە خۆڕاگری و ئامادە نەبووە ملکەچی داخوازەکانی رووسیا ببێت بە خۆ بەدەستەوەدان. سەرۆکی ئوکرانیا ڤلۆدیمیر زێلێنسکی شەوابۆری گوت ئەو ئامادەیە پێگیریە ئوکراینای نیشان بدە ئەگەر ئەو هەولێن ئەندامتیە یعنی ئەکو نەبە ئەندامە ناتۆیە ئەگەر ئاگەربەستێک وەرە ڕاگەهاندن هێزین رووسی vekşin و ئەولەکاریە ئوکراینای وەرە گارانتیکردن. وی دووپات کرد و گاوا یەکەم پێویستە ڕاوەستاندن شەر بە. زێلێنسکی هەفەیڤینێکێدا لەگەل مەدیا ئوکراینای گوت دەوێ ئاگەربەست وەرە ڕاگەهاندن هێز vekşin و سەرۆک بە سەرۆکە ڕابجەڤن لەسەر vekşin و گەرانتیان وەرن ئەرێکردن. وی هەروەها بانگە ئاخافتنên ڕاستەڕاست بە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین ڕاکرد و گوت حتا ئەو بۆ پوتین ڕ نەجڤە نەپێکانە کۆزانە بە کاروسیا دخوازە شەڕ ڕاوەستینە یانە. جو بایدن سەرۆکی ئەمریکا هۆشداریدا لە ئەگەری ئەوەی رووسیا هێرشی ئینتەرنێتی لە دژی بەرژەوەندەکانی ئەمریکا ئەنجام بدات و یاخۆ چەکی بیۆلۆژی یان کیمیاوی لە ئوکرانیا بەکاربهێنێت لە کاتێکدا هێرشەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا لە مانگێک نزیک دەبێتەوە. بەڵام خاڵەکە ئەوەیە کە ئەو توانای هەیە هێشتا بەکاری نەهیناوە. بەڵام وەکو بەشێک لە یاریەکەی وەکو هۆشداریمدا لە چالەکی ئینتەرنێتی زیان بەخشەکانیان ئەمڕۆ بەڕێوەبەرەتێکەم هۆشداریەکی نوێی بڵاو کردەوە لەسەر بەنەمای پەرەسەندنی زانیاریەکانی رووسیا لەوانەیە پلانی هێرشی سایبەری یان ئینتەرنێتی لە دژی ئێمە ئەنجام بدات. کاربەدەستانی لەشکری وڵاتە یەکگرتووەکان لە ڕۆژی دووشەمەوتیان لە کاتێکدا رووسیا هەوڵەکانی چڕ دەکاتەوە لە بۆمبارانکردنی شاری بەندەری ماریۆپۆل بوو ئەوەی خۆی بەدەستەوە بدات لە لایەکی ترەوە هێرشەکەی لە ناوچەکانی تردا تێک چووە. جان کێربی و تەبێژی پێنتاگۆن وتی ئێمە لە 26مین ڕۆژ داین و پرۆسەکان بەڕوونی زۆریان بە ئامانجەکانی بەدەست نەهیناوە یان نزیک هەموو ئەو ئامانجانەی کە ئێمە باوەڕمان وایە نەیان ویست بەدەست بهێنن. ئەوان هێشتا لە دەروەی کیێڤ لە دەروەی خارکێڤ لە دەروەی جێهرنیێڤ گیریان خواردووە و ڕووسەکان لە دوو ڕۆژی ڕابردوودا ژمارەی فڕینی فڕۆکە لەشکرەکانیان بۆ سەر ئوکرانیا زۆرتر کردوێتەوە. وەزارەتە بەرەڤانیە رووسیا ئیرۆ سێشەمێ هەندوێنەیەن دن یەن هەلیکۆپتەرین خۆیان شەر KA-52 لە ئوکرانیای نیشاندان. پێفدارێ وەزارەت ئیگۆر کۆناشینکۆف گوت هەلیکۆپتەرین ئێریشکەر یەن رووسی نه تانکین ئوکرانی و هەفت عەرەبەیین بە گوهستنا سەربازان کردن ئارمانج. ێریشین رووسیای لە دژی ئوکراینای و دەرباسی هەفتەیە چاران دەبن بە بەرفرەهی ساربوونە و هەن باژارên مەزن کۆنترۆل نەکردنە لێ وێرانیەکە مەزن لە ناوچەیەن سڤیل ئەنجام دانە. هێرشەکانی رووسیا بۆ سەر شارەکانی ئۆکرانیا لە کاتێکدا پێدەنێتە هەفتەی چوارمیەوە هەروە بەردەوامە نەتەوەی گرتوەکان دەڵێیت ئێستاکە 10 ملیۆن کەس لە دەرەوە و ناوەوەی ئۆکرانیا ئەوارە بوونە. جو بایدن سەرۆکی ئەمریکا لەم هەفتەیە کە دیێ سەردانی ئەوروپا دەکات بۆ ئەوەی لەگەڵ هاوپەیمانان کۆیتەوە بۆ تاوتوێکردنی تەنگەژەکە. وەزارەتی بەرگری رووسیا ئەم وێنانەی بڵاو کردەوە.
فڕۆکەی S-35 رووسیا لە کاتی شەڕدا نیشان دەدەن. لە کاتێکدا گوتەبێژێکی وەزارەتەکە دەڵێت موشکێکی هایپەرسۆنیکی دوورمەودایان گرتووەتە ئامانجێکی سەربازی ئۆکرانی. دوم هێرشی لەم جۆرە بوو لە ماوەی تەنیا 2 ڕۆژدا. ئەمەش هەفتەیەک دوایەوە دێت کە ئۆکرانیا رووسیای بە بۆمبارانکردنی هۆڵێکی شان و تۆمەتبار کرد کە سەدان کەس وەکو شێڵتەر بەکاریان دەهێنا و لەسەر زەویەکە لە بەشی پێشەوە و دواوەی بە زمانی رووسی نووسی بوویان منداڵ بۆ ئەوەی بۆمباران نەکرێن. گوتەبێژێکی وەزارەتی دەرەوەی رووسیا ئەمەی بە درۆ ناوبرد، بەڵام ئەمە ناکۆکە لەگەڵەوەی کارمەندانی تەندروستی ماریۆپۆڵ چەند هەفتەیەکە دیویانە کە بەردەوام بوون لە هەوڵەکانیان بۆ پاراستنی ژیانی خەڵکی. سەرۆکی ئۆکرانیا ڤۆلۆدیمیر زێلەنسکی دەڵێت ئابلوقەدانی ماریۆپۆڵ لەلایەن رووسیاوە لە مێژوودا وەکو بەڵگەی تاوانی شەڕ دەمێنێتەوە. ئەمریکا لە ڕێگەی سەرۆکمان و هاوپەیمانەکانمانەوە لە ناتۆ پابەندە بەم هەوڵی ئۆکرایناوە بۆ ڕاگررتنی پوتین. سێری ئەو شتە ناهومێتکەرانە بکە ئەنجامیان دەدات. کوشتنی خەڵکی مەدەنی و منداڵ بۆ خاتری خوا بەهۆی ئەمەوە بۆ هەمیشە ناوی لە مێژوودا بە لەکەداری دەمێنێتەوە. بەرپرسی ڕێکخراوی کۆچبەرانی نەتەوە یەکگرتوەکان فیلپ گراندی لە تویتێکە ئەم هەفتەیە گوتی شەڕی ئۆکرانیا بۆتە خۆی ئاوارەبوونی زیاتر لە 10 ملیۆن کەس. ئەمەش واتە لە هەر 4 ئۆکرانیەک کەسێکیان ئاوارن. دوای پاڵمان و فشارێکی زۆر سەرۆک بۆتە خاوەنی هەڵوێستی ئەمڕۆی ئەو کۆنگرێز بوو کە سزا ئابوووریەکانی خستە سەر رووسیا وەکو قەدەغەکردنی کڕینی نەوتی رووسیا چەکی بۆ ئۆکرانیا دابین کرد و ئەو پاکێجەی کۆمەکردنی پەسەند کرد کە 2 هەفتە پێش ئێستا دەنگم پێدا و بڕەکەی 13 میلیارد دۆلارە. تا ئێستا ئیداری بایدن تەنیا 1 میلیاری لەو پارەیە خەرج کردووە. خۆپیشاندان دژی شەڕی رووسیا بەرامبەر ئۆکرانیا لە دنیادا ئەنجام دەدرێت بە مۆسکۆشەوە کە پۆلیس خۆپیشاندەران دەستگیر دەکات و بە ڤان دووریان دەخاتەوە. هیچیان ڕەنگە هێندەی مارینا ئۆڤزیانیکۆڤا بەناوبانگ نەبن. ئەو کارمەندەی کەناڵی تەلەڤیزیۆنی یەکی دەوڵەتی رووسیا کە خۆی کرد بە پەخشی ڕاستەوخۆی کەناڵەکەیدا و بانەرێکی هەڵگرت بوو کە بە ئینگلیزی لێ نووسرا بوو نابۆ شەڕ و بڕوا بە پرۆپاگەندە مەکەن. بە ڕووسی لێ نووسرا بوو درۆت بۆ دەکەن. دەمتوانی نیشانی دنیای دەرەوەی بدەم کە ڕووسەکان دژی ئەم شەڕن. دەمتوانی نیشانی خەڵقی رووسیای بدەم کە ئەمە تەنیا پرۆپاگەندەیە و کە ئەو پرۆپاگەندەیە ئاشکرا بکەم و وەکو خۆی نیشانی بدەم. ڕەنگە ئەمە هانی خەڵق بدات کە دژی ئەم جەنگە هەڵوێست وەرگرن. هیواخواز بووم کە ئەو کارم بە جۆرێک یارمەتی خەڵق بدات بۆ چوونیان بگۆڕن. داهاتووی مارینانا دیارە دوای پەسەندکردنی یاسایەکی نوێ لە رووسیا کە نیشاندانی شەڕەکە بە نەرێنی بە تاوان دادنێت و ئەنجامدەری دەکرێت 15 ساڵ زیندانی بکرێت. بۆ ئارەش ئارەبەسادی نام عەبدوڵڵا دەنگی ئەمریکا. دەمەکێدا کۆ عێریشên رووسیا لە دژی یوکرانیایە بە سەدان کەس کوشتنە و بە ملیۆنان پەنابەر و دەربدەرکردنە هەژمارێکە مەزن یا خەلکێوی وڵاتی ji navçeyê şer reviyana bajarê Lviv lê Rojavayê Ukraynayê ku hinekî ji Kiev û aliyê Rojhilatê welêt selamettir e. Lê her hal hebûna xelkekî pir li Lviv bandorê dide ser jiyana rojaneya bajêr. Ji bo agahiyê bêhtir di vê derbarê de niha pizîşkê Kurd Diktor Abdullah Dîke bi riya Skype ji bajarê Lviv bi me re ye. Dem baş Diktor rewşa Lviv niha çawa ye û xelk çi dibêje? دەم باش تەڕاژێژ هەموو کوردان ڕە دەم باش دەستپێکێ نیرۆز لە گیشتان پێرۆز بێ و ملەتێک کورد حەبی و خودێ تشفنان شەر نەبینێ وڵاهی کوتنها ڕەوش یعنی بنێری گۆر باژارێ لڤیڤ یعنی بەلێ ملەت باژارێن دەرا و شەر لێ دەبێ گەلکی ورداتێ یعنی نمونە دهێنی شارەدەریا باژارێ me hema 54,000 insan yani ewana bicî kirbûn da mal dabûne wana yani hesabı kebinê çi qasa dirwê de di rojanê de insan tê vî bajarî û rov çi qasa yani zêde bê yani nimûna din di şaredarî da hîro daxaniyek da got ji destpêkê heta niha dora 216,000 insan yani bicî kirine bi mal kirine û di rojanê da yani 23,000 yani derbasî nav welatê Polanda bûne diriya di navbera ew derî ku hene di navbera bajarê Lviv da û Polanda da. Ti wekî din ku tu lê dinêrî berê aramiyak heye bes lê tiştê hene yani mesela nimûne dîsa hîro yani va 24 Diktor yani aramî tenê diyara wê têra xelkê nekê rast e aramî gelek başena tiştê herî girîng ku aramî silametiya xelkê hebe lê
ئەو هەژمارێن مەزنێک کۆتە دەبێژین لە باژارێکی وەک لڤیڤ بەرێژی خەڵکی باژاری هەیە یعنی چ قاس ئەم ببێژن ژیانە ڕۆژانەکە خستیە بن باندۆرە خوا کردین فرۆتان چون و هاتن ینی ڕەوشنێکی ئالۆزی چێ نەبووە؟ ئەو ئالۆزی تەنگبوون ینی تنە نا تداری سوپەرمارکتی ینی پیڤدی ژیانی هەنە ینی داری دکردی تینی ئاو هەیە ئێلکتریک هەیە ئینتەرنێت هەیە تەلەفۆن هەیە ینی با تشتانە گشتی هەنە لێ تشتنی هەنە مثلا دهیرو ینی 24 ساعتی تالیدا 4 جاران زەنگلی ئالارم لێ کەت و خەڵک ترسیا کو دیسە ئەو موشک تێنە يعني واجي تشتغل جيكي ترسيه يعني جاره يكيد يعني د 24 ساعتان دا كتجمير ايطالي دا يعني ورقص واني او الارم يعني او زنقلي كنت ليت كذي خلق دبيهر ياخذ بنزمينان كي دران كي لسر جادان كولان نميني واتشتغل جارنا هي دبي باشا دكتور بقول اذا خفتنا تدبرم تبحثا ويا كيكو شاردري او قاس خلق بروجانه بجهدك بمالدك يعني واتا هناكي او ترسنينا كو رنجا لفيف جي ورا ايريشكرين تشجاليه فيتنا مشكان دابه كو تجينها بحثا ويكر يعني او ترسنينا كو حتى شاردري وها بشراس به ومالا بده خلكي شاردري كارتي قلكي يعني قلكي مزنه قوره يعني مزنه جبرتشي او يعني هند بيجي جور اخاندنا يعني راغاندنا كوهيرو هاتي وشاندن حالي شاردريا باجيدا گوهین 18000 جی مال ما آماده کردن کو کسی دین ورن امکان وانج دیگن و بلکه دورا گور گوتمان به 700 یعنی 1000 مال خلکی یعنی پریوات وانج آماده کردن خو کردن مال خود دین او کسی کو جناب جی شرطین اما تشني هاني كونها يك مترس ليها يا جار هي بناب ملدا يعني تيقولن او دبين بلكي جهالي بيلاروسي دا دي بيلاروس لفر نيزكتره يعني باكور روج افاي اوكرانيا كوي يعني سينوري بيلاروس يعني تشيك ورق مترساك ورق هي بس هما او بيجي يعني نيزك او شري يعني كوتي وطوب وارينا او دوري برا رصيد خازي دوري برا يعني اگر هاتو دكتور تشتكي ببيجن نخواستي بو ودمي همي خلكي وي باجاريجي وبري خو بدن بيلاروس يعني بهرن بولندا يعني بيتر بري وان لكوبيوي لفي بني لروج افاي اوكرانيا يعني 4 ولات هنا خلق بري خود ديكي يك بولندا يك سلوفاكيا يك هنغاريا ورومانيا وانا يعني مثلا از نمونه ببيجم ايد مافرا يعني نافرا يعني ولايات لفيف يعني لفيف وبولندا نمونه مليون و 156,000 يعني دربه بس دريا باجار لفيف را چونه بولندا بس بولندا يعني ورك سينور جهال روج ابای اوکراینی دا سينور ندن هنه دكتور جالي پزشکی دا جالي پیوستین پزشکی دا بریندار هنه نخوش هنه کسین بعمر هنه بچوک هنه زاروک هنه پیوستین پزشکی حرتشتي يعني هيا يعني كيماني في درباري ده هنه يعني او تي ددي امشكي دورن يعني امشكي دورن كنت تيجي ايه هاني توري جراند دقنا جمع ددي هن لسري حتى كنت ولي يعني باجار لفيف هن درني دنجي هنا باجار مزن ارامن يعني وقت ترنوبل وقت ريفنا وقت فينيتسا وانا نيزكترج الشر يعني نيزكترن ايه هاني جار هي مثلا هنا ابرين هنا تين يعني بس كيم يعني دنابرا ونافشين شرده باجار ندن هنا كو ارامترن تي واتايا كل جم وين هار روشنا كي ارامتره او تشتغل خالد تسلال بود دكتور از تجلك سباس كم بزيشكي كرد دكتور عبد الله ديكت تج باجار لفيف برا جلك سباش بود ماته قالك جوراجي سباس كون با اخبي دكن وبي بيوندي دكن ام خوش حالن قالكي وبريا او وراجي دجم كو كسي كرد للدران ماي اللي في حالي رجولاتي رجاباي اوكرانيا بي مالا بي كسا دري مالا من بكرين استمجد دلدا قال لك سباس جو جمالياته سباس دكتور قال لك جوراجي سباس دنگی امریکا سرچاوی متمانه پیکراوی هەواڵوزان یاری
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دادوار کەتەنجی براون جاکسون ئیرۆ بەرسەوا پرسێن ئەندامین کۆمیتا دادواریە سیناتۆیە ئەمریکی دەدە پشتی کو قانوندەنارن کاندیدکردنا وێ بۆ کورسیا دادگەها بلند بە دابەرچاوان. دێ هەر قانوندانارێک سی کلیل کەبە دا پرسێن خوێژێ جاکسون بکە. ئەگەر بێ ئەرێکردن جاکسون دێ بکەوە جهێ دادوەر ستیڤن برێر کو خانەنشین دەبە. دانیشتنا ئیرۆ ڕۆژە دویەم یا چار ڕۆژن پرسان دێ ji sibê heta êvarê dirêj bike. Jackson ku niha dadwera dadgeha pêdaçûnê ye li Washingtona paytext ew jina yekem ya reş e û sêyem keseka reş e ku dibe kandîda dadgeha herî bilind a Amerîkayê. Xelkê Kurd li gund û bajar û herêmên xwe li Iraq, Tirkiye, Îran û Sûriyê û tevahiya revendên Kurd li seranserî cîhanê cejna Newroza 2022 bi şahî û çalakiyên ciyawaz pîroz kir. Mehin dîmenên Newrozê li hejmarek bajarên Kurdan di nav de jî Helepce, Diyarbekir û Qamişlo ji were amade kirine. Em bi hev re lê temaşe bikin. Hazırlığımız için örgütleyici kurumlarımızı sahneye çağırıyorum Nevruz'da. Örgütleyici kurumları sahneye alıp ortak metnimizi okuyacağız. Sancar! Fatma Ceren Sancar! Hepinizin Nevruz'unu, hepimizin Nevruz'unu gönülden, kalpten kutluyorum. يتحدث علم التاريخ منذ القدم والذي سەرەڕای ئەو بارانە ئاسایی و ئەو بارودۆخەنە هەموارانە لە هەموو بەشەکانی کوردستان ئاهەنگگێڕانەکانی نەورۆز بەڕێوە چوو و تا مانگێک کورد لە کەشی نەوروزدا دەژێت. دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا لە دەڤەری گەرمیان لە کەرکووکەوە لەگەڵماندایە تابزانی ئاهەنگەکانی نەوروز بە چ شێوەیەک بەڕێوە چوون. دڵشاد دەکرێت وێنەیەک بە بینەرانمان بدەن نەوروزی ئەمساڵ لەگەڵ نەوروزی پار چ جیوازیەکی هەبووە بە چ شێوەیەک بەڕێوە چوو؟ بەڵێ زۆر سپاس دیارە ئەوەی کە هەیە هەموو ساڵێک لە نەورۆزدا خەڵکە هەنگە گێڕن خەڵک دەچنە دەرەوە بە حکمیەوەی کە نەورۆز دەکەوێتە وەرزی بەهارەوە سروشت
سروشتی کوردستان جیاواز دەبێ ئەم ساڵیش لە زاخۆوە هەتاکو خانەقین و هەموو ناوچەکان ئاهەنگ گێڕدرا و خەڵک ڕووی لە دەرەوە کرد و خەڵکی زۆر ئەتوانم بڵێن بەشداریان لە ئاهەنگی نەورۆزا کرد ئەوەی کە جیاواز بوو ئەمساڵ لە شار و شارۆچکەکانی کوردستان دەم و دەستگا ئیداریەکان سەرپەرشتی ئاهەنگی نەورۆزیان کرد و ئەتوانم بڵێم نەورۆزیش یەک نەبوو بۆ نمونە مەسەن لە شارێکی وەکو هەولێر لە چەند شوێنێک ئەنجامدرا لە سلێمانی بە هەمان شێوە هەڵەبجە بە هەمان شێوە واتە لە هەموو شارێک لە چەند شوێنێک ئاهەنگی نەورۆز یاخود ئاگرە کرایەوە بەڵام دۆخەکە لە کەرکووک جیاوازتر بوو بەداخەوە ململانی حزبی تێکەڵ بە ئاهەنگی نەورۆز کرا لە کەرکووک حزبەکان و یەکێتی نیشتیمانی بەجیا لەسەر قەڵای کەرکووک ئاهەنگی نەورۆزیان ئەنجامدا پارتی دیموکراتی کوردستانیش بەجیا لە یانگرانی خۆی کۆ کردەوە ئاهەنگی نەورۆزی ئەنجامدا ئەمە شوای کردەکە لە کەرکووک بەسۆی ئەو جیاوازیە چی بوو کاکە دڵشاد کە بەجیا ئاهەنگەکانیان گێڕا بەڵە دیارە گواستنەوەی ناکۆکیەکانی هەرێمی کوردستانە خۆتان نەزانن کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی لە هەرێمی کوردستان لەسەر چەندین مەلەف ناکۆکن چی داهاتی ناوخۆ چی پۆستی سەرۆک کۆمار چی پارێزگاری کەرکووک چی چۆنێتی ئیدارەدانی کە هەرێمی کوردستان لەسەر هەموو ئەمانە ناکۆک بن بۆی ئەم ناکۆکیانیان گواستەوە بۆ شاری کەرکووک و لەوێش لێکترازان ئەنجام ئێمەزانین نەوروز مۆرکێکی نەتەوایەتی هەیە لە ناوچە دابڕێراوەکان چ خانەقین شنگاڵ یاخود کەرکووک بە چ شێوێک بەڕێوەچوو و بارودۆخی ئابووری تا چەند کاریگەری هەبوو لەسەر نەورۆزی ئەمساڵ دیارە بارودۆخی ئابووری ئەکرێ بڵین لە زۆربەی ناوچەکان خەڵک لە بارودۆخێکی ئابووری باشان نییە لە بارودۆخێکی ئابووری گونجاوە نییە بەڵام لە کەرکووک و خانەقین دۆخەکە جیاوازترە لەبەرەوەی بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە حەماسەتی نەتەوەیی تایە جۆرێک لە پاڵنانی نەتەوەیی تایە زیاتر ئەکرێ بڵێن خەڵکەکەی گەرموگوڕی زیاتریان پێوەیە گەرچی بەراورد بە جاران ئەو گەرموگوڕێت تۆزێک کەمتر بۆتەوە بەڵام لەوێ دۆخەکە جیاوازترە جۆرێک لە ململانی نەتەوەیی تایە جۆرێک لە ململانی حزبی تایە هەموو ئەم ململانیانە خەڵک پاڵن جاچی هۆکارە حزبیەکە بێ یاخود هۆکارە نەتەوەیەکە خەڵک پاڵن بۆی ڕێژەیەکی زیاتر بەشداری لە ئاهەنگی نەورۆز بکە ئەگەرچی لە ناوچە کێشە لەسەرەکانیش ڕێژەکە جیاوازتر بوو مەسەن ڕەنگە لە کەرکووک زیاتر بێ لە خانەقین کەمتر بێ لە دووز کەمتر بێ ینی بەم شێوەیە بۆیە هەموو ئاهەنگی نەورۆز بەستراوەتەوە سەر دۆخی سیاسی و سەقامگیری و ناوچانە دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵماندا بوون زۆر زۆر سپاس زۆر سپاس بێ لە نەورۆزا دیاربەکرێ پۆلیس ji serê sibê heta piştî nîvrorê nedabû xelkê ku tevlî çalakiyê Newrozê bibin û hin pirsgirêk li wir derketibûn pêş ji bo agahiyên bêhtir divê derbarê de niha Xecîcan Farqîn peyamnêra me lê Diyarbekirê bi me re ye dem baş Xecîcan ew pirsgirêkê çawa derketibûn pêş û piştra reaksiyona xelkê çawa bû وەک دێژی دەستنیشان کرد بڕاستی ژی پرسکرێکە سەرەکە ئەو بوو کە کۆنترۆلی زێدە پۆلیسا هەبوو ژبەر و ینی بەرنەما نەورۆز هەر ساڵی ساعت دۆربەرە دەهێ نیویازیوان لە دەست پێت کرد ji çar deriyên sereke êciye kontrol ez karim bêjim ku bi sedan hezar kes li dorê bû polîsiyek biyek ser wan gelek kontroleke zêde nav cilûbergê wan dinehêtin ka hele rengên kesk û sorûzer an jî al û poster hene ser wan an jî tune yanî bernama ku diyazde deh û nîvyazda de dest pê bike di dora saetî de dest pê kir yani her kesekî ku li ber derî mabû ez karim bêjim ji 4 saetê zêdetir li bendê bû ku kontrol bikede û derbasî nav hundir ve û zanim gelek kesek ku bi malbatî jî hatûn tevî zarkê xwe bêzar bibûn piştî ew saeta vegeriya bûn lê mebesta polîs û helbesta polîsa li gorî salê berê îsal gelek ez karim bêjim yani bi dijwar bi ser xelkê de diçû ji ber ku yani gelek kesên ku beşdar bibûn temenê wan ciwan jî hebûn xort bûn zarok bûn baroya Amedê li ser hesabê xwe medya civakî ragihand bû yani banga azadkirina wan kirbû dibêje nêzîkî sed zarok hatine girtin divê derê de girtina wan çawa dibe û ew baroya Amedê dikare çi bike divê derbarê de Belê bi giştî do hilgorî daxuyaniya girinendeya ewlehiyê nêzî sêfer kesî hatin girtin ku ji heftê çar kesê wan zarokin ev ya ji baro dest nîşan kir û ez bawer dikim heta îrodanê sibê 125 kes hatine berdan lê hê kesek nehatine berdan jî hene
بارو دبجه کو زاروک 11 سالی جد ناو ده هده اجبر کو یعنی زاروکن فهم نکن رنگ کس کو سوروز دستیان ده هبون شو امنیت جداخ یعنی ده او دبجه رنگ کس کو سوروزر نشانین ریختنا تروری مبس PKK و کسین کو سلوگان اوت مجبوری ربر PKK انج سلوگان کو گوری کمیته دیار نکریه همی کسا گرتن شو دوشانا زندی ده حوالی ما عارف هستن جد دوشانی ده بو و میوانه کافو کو خاص کر رپورتاج که سر جلی کس کو سوروزر کو انجلی نتوی نخواست ممکن نور پلیسان یکسر ویش بر کامرای گرفته بو و بر بوده استفسار کرد بو هلوست اگزیر انگیز جرا پرشی سال 2012 داشت شی بو ساله لی ای سال براستیشی دیار بو کو استنگیک مزن هی نخواست میدان تشه به خدیجان ببوری از خفتن تدبیر لدياربكر لتن الجهه كي نوروز شذ بي للجهه جواز شذ بن ايصال جسال بري فرق الجوازي هبو يعني او كومبونا اوقاس خلق هجمارك مزنه خلقي للجهه كي شخص مترسيك او لكاريجي درد خبيش البته جباك 6000 پلیس خن النو آمده داش بو نوروز هاتون اکتار کرن او باریر کل دورا نوروز دانه بو 5 کیلومتر قاسی از کارم بهش درجایی کلا دیار بکری استنگی باریر دانه بو کش بو کنترل کساته کن هندر دو نتنه آمده نافچه آمده شی پیروز باهی هبو یعنی اف کسی که هاتون نه اری گله کس جباجرن در دور جهات بو لهلبت کنترل کنه وجه زحمته و جبار ورده پشتی که اراده شارده کتی دست اداره شارداری کتی دست کایومان ام بینیم که پلیس پر زیاده میدان تجربو اب دیمنی که آن خویا جد کشخوا سال بری چه ندبون لی سال هلوستان بلاتون بو کسی که سلوگان اجی داویتن یکسر بو اندگرتن دبر نبجه دکر که او کسی که جبهات من نوروز هست یعنی و گرسه که نیزی 500,000 نمی‌کنه تلو داری کنترل کنه هدفش کار بو کنترل کنه نه جو پلیس کار بو کنترل بهش بروی سدمه گلکچاران آلوزی در کتن جو پلیس جبرین دار چه بون جو خلق کو بیشتر بون جو جبرین دار چه بون و شو اکو بدست آنج دکتن اکو دست آن آل هبون نشانه سمبل هبون شی مخابون پرانیانشی هاتن دست سرکن لی اسکارم بهش میکنه روز ایسال هم جو علی افتنکن هم جو علی آلوزی و جدو بو و بیشتر بونی واجی اسکارم بهش میکنه وکی نوروز 2013 و 14 و 15 بو كتزاني الوي درجي بلي خلط زلال بو خديجان فارقين بامنيرا ما ديار بكري جالكس باس بودمات باس باش خلاص بشره بين الرجال لفر كورت كونكشن بداويات تا جارا بي سلافين رافين دوسكي وفراد فلاحي لكنترولي وينجاني ديلانو من صالح دمي جرجبو وهرشاد وبختور بن بمينا خوش